بە بۆنەی دەست بەکاربوونی ستافی تازایان و بەرپرسی نوێیان وەکو بەڕێزان ئاماژەیان پێکرد کە ئەمە بەهۆی ئەو بارودۆخی کە ڤایرۆسی کۆڕۆنا هێنا ئاراوە سەدانەکەمان دواکەوت بەڵام هەمیشە پێمان وا بکە لایەنە سیاسیەکان پەیوەندی پۆزەتیڤانەی خۆیان پێویستە بپارێزن ئێمەش لەگەڵ یەکێتی نیشتیمانی هەمیشە پێمان وا بووە کە دوو حزبین پێویستمان بەوەیە کە وەکو هەموو هێزەکانی تر ئەگەر زیاد لە هێزەکانی تریش نەبێت پێویستە پەیوەندیەکانمان لەگەڵیاندا پارێزراو بێت و ئومێدی سەرکەوتنیان بۆ دەخوازی ئومێد دەکەین کە ئێمە هەموو لایەکمان وەکو هێزە سیاسیەکان بتوانین پرۆژەیەک بین پرۆژەی گشتی خزمەتگوزاری خەڵکی بین بە شێوەیەکی گشتی و ئێمە و کۆمەڵی ئیسلامی دپاتیوە دەکەینەوە کە هەرچیەک لە توانای ئێمەدا هەبێت لە توانە جۆراوجۆرەکانماندا لە خزمەتی ئەو پرۆژانەدا بێت کە خزمەت بە ڕای گشتی دەکەن. سپاسی پێشوازی گەرمیان دەکەین. بە خێراتنی برایانی کۆمەڵی ئیسلامی دەکەم کە بە مەبەستی سەردانی کردن و پیرۆزبایی دەست بەکاربوونی من هاتن بۆ دەڤەرەکەەوە هەروەها هەواڵانم بە هەمان شێوە لە دانیشتەکەدا دیارە کۆمەڵێک باسکرا باساتە گۆڕێکە سەبارەت بە کێشەکانی خەڵک و مافەڕەوەکانی خەڵک و گرفتەکانی خەڵک ئەوانەشمان تاوتوێ کردو بە هیمەتی هەموو لایەگووا بکەین بە یەک ڕزی خۆمان ئەوەی کە لە تواناماندا بێت لە داهاتوودا گرفتەکانی خەڵک کەم بکەینەوە و بەتەنگ داوەڕەوەکانی خەڵکی دەڤەرەکەەوە بچین.